سڵاو لە خوشکان و برایان لێرەوە سەرخۆشی خۆم ڕاگەێنی بۆ بنەماڵەی داڵەجیان بەداخەوە داڵەجیانیش مرد خوا ئافووی کە هیوادارم شۆنی بەهەشت بێم. خۆشەویستان، من بۆ ئەم ویددیۆیم کردووە لەبەرەوەی کە ڕوونکردنەوەی بدەم ئەم بەڕێزە کەسێکی زۆر گەنج بووە تێگەشتی ئەوە چاو لە ڕسمەکە مەکەن. تقریبان وامزانام نزیکی 50 ساڵێ بووە. بەچی هەوکارێ وای لێ هاتووە؟ خۆشەویستان، بە غوربەت، بە خەفەت. تێگەشتی ئوروپا هەمووی خەفەتە، هەمووی ناخۆشیە، تەنیاییە. من هەمدەردی داڵم بۆیە ئەم ویددیۆیە ئەەکەم. تێگەشتی ئەزانم ئەو کەسانی وەک داڵە زۆرن لە ئوروپا، تێگەشتی کە شەوانە هەموو بەشیان گریانە. ئەمە ئوروپا ساڵی 2000ەکان نییە، ئەلئان بەڕاستی جەحەنمە. تێگەشتی تکاتان لێ یەکەم ئەو کەسانی کە دێن ئایانەوە بێن بۆ ئوروپا نێن. ئەمە نەتیجەکەیەتی، تێگەشتی نەتیجەکەی مردنە. دوو کەس توانێت بێ بۆ ئوروپا، کەسێک کە هەتی بێ لە کوردستان کەسی نەبێ، و کەسێک کە بەڕاستی کێشەیەکی گەورەی بێ، ناچار بێت. لەو دوو حاڵەتە زیاتر هەر کەس بێ بۆ ئێرە ژیانی دۆڕاوە، چونکە ئێرە ئەو شتەی ساڵان نییە. قانونی زۆ قورس هاتووە، ئازارت دەدەن، بەڕاستی ئازارت دەدەن لە هەموو شوێنێکەوە. بەڕاستی لەم دەقەیە ینی ئەو کەسانی کە لێرەشن بەڕاستی هیوادارم خوا سەبر و تەحەمولیان زیاد کە، بەڕاستی ئەبێ سەبر و تەحەمولێکی زۆریان هەبێ بەرگەی ئەو هەموو ئازارە بگرن لێرە. بەڕاستی ئێرە ئازارە، تێگەشی تەنیاییە، ناخۆشیە، خەفەتە. تێگەشی من 15 ساڵە پێتان دەڵێم کاکە مێن بۆ ئوروپا، ئەوە نەتیجەکەی. ئەمە داڵە بۆیە بەرچاوە کەسێ بووە قسە خۆش بووە لە سوسیال میدیای بووە. نمونەی وامان زۆرە لە هەموو وڵاتەکانی ئوروپا، لە هەموو پایتەختەکان، لە هەموو شارە گەورەکان. من بە چای خۆم دیومن جاتکاتان لێ یەکەم نێن بۆ ئوروپا، ئەوە نەتیجەکەیەتی. تێگەشتی ئەم بەڕێزە خۆی فیدا کرد. چەندها کەسی کە من خۆم فیدا کردووە هاوارەکەم کاکە مێن بۆ ئێرە، بە ئاواتان بەسەر نەیە، فریوی خەڵک مەخۆن. خەڵکی وایە ڕێزمێ درۆکە پۆست بە ئوروپاوە لێە، بە ئوروپای چی؟ ئوروپاشەر وەک کوردستان 1000 قات لە ئوروپا باشترە، ژێرەکەی هەمووی نەوتە. تێگەشتی کوردستان ئەگە ساحەبی هەبێ خەڵکەکەی های لایفەشین، خەڵکی جیهانە بێ هەمووی بێن بۆ کوردستان داوای پەنابەری بکەن، نەک ئاوە خەڵک لە کوردستانەوە بە پێچەوانەوە بێ بۆ دەرێ. بەداخەوە هیوادارم خوای گەورە کوردستان ئازاد کە، خوای گەورە کوردستان کا بە وڵات ئێمەش ڕزگارمان بێ، خەڵگاوە دەربەدەر نەبێ. بەڕاستی ئەم برادرە، ئەم خۆشەویستە بەس هۆکارەکەی خەفەت بووە. دەنا 50 ساڵ تەمەنێ نییە برای بەڕێزم، خوشکی بەڕێزم. 50 ساڵ تۆ نیوەی ژیانتە، نیوەی ژیانت ماوە. تێگەیشتی 50 ساڵ بەڕاستی زۆر گەنجە. 50 ساڵ ئەسەن تەمەن نییە، نەتیجەکەی بەس خەموو خەفەت بووە. هیوادارم ئەو ویددیۆیە شێرکەن بە هوشیاری بێ بۆ کۆمەڵگە. دەی هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.